بۆ نانەواگان لێرن بۆ کێشەی نانەواگان هیچیان بۆ نەکردوین ئەڵێ بێشتی بیتەوە بە 1000 و هەمان ئاردەکەش بەو سعرە بێ هیچیان بۆ نەکردوین داواکاریمان شتێکمان بۆ بکەن یا ئاردمان بۆ دابینکەن یا خازمان بۆ دابینکەن ئەو نانەوە خاتە قاڵبی نانی تیریەوە بێمنەتە لە نانەوە نانێکی تیری یەک دانە بە 250 بیە بە سەلامە 5-6 بووە خۆ گوێ نایەتە بۆ نانی تیریەکە بەس بۆ نانی بازارەکە قساکە گەڵاگە 125 هەمان بڕیۆشیمانەیە بازارە و کاتە باش بوو ئاتەرزان بوو گەڵا بەرز بووە کردمان بە 110 بازار ئێستا 15000 چۆتە سەراردەکە ئەڵێ بە هەمان قیاسبی بڕدوبیکەی بەنان دەرناچێت یا خۆیان نە زۆ بڕواناکەن خۆیان بێن فەردەیە بێن نێشێلین لە نانەوایەک و باو 5000 خێر دەرکە والله هۆکار ئەم حکوومەتە خۆی دامەزرێنەری قەیرانە ئەندازیاری قەیرانە ینی ئەوتا فەرموو هەموو شتێکی کردووە بەبێ ئەوەی بۆ میلەت بگەڕێتەوە بەبێ ئەوەی هەست بۆ شعوری ئەو خەڵکە بکاکە ئەم خەڵکە پێت یا پێی نییە هەموو لە هەموو جۆرە کاڵایەکی لەم وڵاتە گران کردووە لە خواردن لە بانزین لە ئارد لەم ئاخرا چوە گومرگی خسوودە سەر ئارد کە بۆ بەهۆی بارگرانێکی زۆر بەسەر ئەم میلەتەوە ئەم خەڵکەوە وڵی داواکاری ئەمە ئەوەیە شتەکە ڕێک بخرێ وەکو چۆن ئەو لیژنەی هەیە بازار ڕێگەخە بێ ئەوەی کە منیش ئاردەکەی لێکرم ئەویش ڕێکخە چۆن نیە بۆ من ئازایە ئەو سعر بۆ مندانێ با سعر بۆ بازار بە تەواوەتیدانێ سعر بۆ ئاردانێ سعر بۆ هەموو کاڵایەکدانێ گاگە خۆ ئێمە لە ئێمە حەزەکەین دەنان بکرێ بە 1000 دینار بەڵام کە وەختێک بێ کە تۆ بتوانانی ئیشەی گاگە تێگەی مەسلەی گەڵێ پێ بەقەو بەڕێکی خۆڕاگەشەکە من نەتوانم ئاردەکە بکڕم بە سعرێکی گونجاو کە ئیسپادەکەم کە زەرەر نەکەم من چۆن نەتوانم بە زەرەر بیفرۆشمەوە تێگەی بێ ئەو پێش ئەوەی بێ بۆ لای من بچێ بۆ ئارتفرۆشەکان بچێ بۆ گومرگ بچێ بۆ شوێنانە چاکات بازار ڕێکخات ئەنجاوکو ئێمەش هەر هاوڵاتیین لەم شار هاوڵەت دڵسۆزی ئەم وڵاتین هەمووی تەسعیە هەمووی خەڵکێکە کەس حەزی بە گرانی نیە حەزی بە ناڕەحەتی نییە بەڵام ئەبێ ئەو کارێ بگا کە هەمووی ینی هەمووی یەکدەنگ بێ هەمووی کۆدەنگ بێ لەسەر شتێکە بازار ڕێکخا سەر و سەر چاو فەردەی ئارد نزیگەی 700 نانیدا دەرەکرێ ئەو 700 نانە ئەگەر هەشت نامەی بە 1000 ڕەنگە 15000 زیاتر زەرەر پێ لە فەردەی ئاردا بەڵام ئەگەر 6 نان بکەیت ڕەنگە ئێمەش سوودێکی کەم بکەین سوودێکی ئیسپادێکی کەم بکەین بەڵام زەرەر نەکەین بەڵام بەم شێوازی 8 نان بە 1000 ئێمە هەموو فەردەی ئارد 15000 زەرەرەکەین چونکە ئێمە کرێی شاگردی لێ دەرەچێ هەموو کرێکی لێ دەرەچێ ئەنجا ئەگەر دوای سێرەکەی لە دوکانەکەدا ئەو ڕۆژە بڵێن ئەگەر 4 فەردە ئاردی کرد بێ 4-15000 زەرەری کردو بەو شێوازیە من ناتوانین بەردەوام بین تا ئەونا بزانین حکوومەت چەند جار داوامان لێ کردوون بە شێوە چوونتە بەردەمیان پێشەوەی قەرارەکە بین داوامان لەوان کردو ئەوان هیچ مەوقیف هەڵوێستێکیان نەبوو هەر ئەڵێ دایخە و وازی لێ بێنەوە بێ هەشتی بێ بە 1000 خۆی من ناتوانین خۆ شتێک نییە بڵێ لە گیرفانی خۆمانایە لە بیرەکە بێنە دەرەوە بیکەین بەنان